هامستر کۆمبات ئەسڵان دەکرێت هیوایەکی لەسەر بنیاد بنرێت؟ بەڵێ هامستەر کۆمبات یەکێکی ترە لەو گەیمانەی کە تاپ تو ئێرن واتە کلیک لەسەر شاشە بکە و بەدەست بێنە قازانج بکە. دوای ئەوەی کە وەکو باستان کرد لە راپۆرتەکەیە نۆتکۆین ناوبانگێکی زۆری دەرکرد و هەر بەو سیستم و بەو شێوازەی هامستەر کۆمبات چوە پێشەوە، خەڵک پەنجەی لە شاشەکەی دەدا و کۆی دەکردەوە. ئێستا لە بۆرسەکاندایە و بە تەقریبی هەتا 3 سنت نرخەکەی ڕۆی ئێستا لە دەوری سنتێکدایە. خەڵک ئەمە بووە پاڵپشتێک بۆ باوەڕەکانیان، ئەمە بۆ پاڵپشتێک بۆ ئەوی کە هەمان ڕیتم هەمان شێواز هامستەر کۆمباتیش ئەتوانێت ئەو ئومێدانەی کە خەڵک هەیەی و لە دواترا بچێتە بۆرسەوە. بە دڵنیاییەوە ئەم شتە ئەبێت، بەڵام وەکو ئەوی کە بەڕێستان ئاماژتان پێدا هیوا لەسەر هەڵچنین ناتوانین بڵین لەبەرەوەی نزیکەی 300 میلیۆن بەکاربەری هەیە و لە هەمان کاتا ڕێژەی کۆینەکانی دیاری کراوە. تقریبا 10 میلیارد کۆینی هەیە و 7.6 میلیاری ئەداتە خەڵکو و تقریبا 180 بۆ تیمەکەیەتی و لە 106 بۆ ئەکسچێنجەکانە کە ئەو ئەکسچێنجانی کە لیستیەکەن یەکێک لەوانە کە ئاماژتان پێدا ئۆکێکس لە ئێستاە کە لیست کراوە بۆ ئەوانە بێت و لە 100یەکیشی پریسەیڵەکرێت واتە ئەچێتە ئەکسچێنجەوە، یعنی ئەمەی کە ئێستا لیست کراوە هەموو کۆینەکە نییە، تەنها 100یەکیەتی ئەم لیستکردنە لە نرخ وەربگرێت. باش ئەم لیستکردنە لە ئەکسچێنجی ئۆکێکس ئەمە کاریگەریکی دەبەوە چۆن کراوە؟ چەنە کاریگەری لەسەر ئەوە دروست دەکات کە هامسەر مستاقێتێکی دیکە یاخود مستاقێتی دیکەی بۆ دروست بێ لەوەی کە ئێستا هەیەی. بەڵێ بە دڵنیاییەوە کاتێک کە ئەکسچێنج وا دابنێت تۆز ئەکسچێنجێک تێس سەرافیەکت هەیە، کاتێک کە ئەبینی یاریەک کۆینێک تۆکنێک 300 میلیۆن بەکاربەری هەیە، بە دڵنیاییەوە تەماحی ئەوەت بۆ دروستە بێت کە لیستی بکەی لە لای خۆت، بۆ لەبەرەوەی تۆ ئۆتۆماتیکی 300 میلیۆن بەکاربەری نوێت بۆ دروستە بێ. یعنی خەڵکانێک دێن لە ئەکسچێنجەکەی تۆیە ڕجستەرەکەن ئەکاونتەکەنەوە و ئەم کەسانە لە داهاتووە ئەگەری هەیە ببنە مشتریەکی بەردەوامی تۆ و کڕین و فرۆشتنی دراوە ئەلکترۆنیەکان لە ئەکسچێنجەکەی تۆیا بکەن و بە دڵنیاییەوە فیان لێوەرەگری عمولە و تێچویان لێوەرەگری و ئەمە بێتە قازانجێک بۆ تۆ. بۆیە دوای ئەوەی کە ئەکسچێنجەکان ئەبینن ئەم هەموو بەکارهێنەرە و ئەم هەموو میدیایە باسی کۆینێکی لەو جۆرەکە چاوی تێ ئەبڕن بۆ ئەوی کە لیستی بکەن و لە ئێستا لە دوو ئەکسچێنجە لیست کراوە. یەکێک لەوانە ئەو ئەکسچێنجی ئۆکێکس کە ئێوە ئاماژەتان پێدا، یەکێکە لە تۆپ 10 گەورەترین ئەکسچێنجەکان گەورەترین سەرافیەکانی دنیا لە بواری کریپتۆکەرەنسیە کە ئەمە ئومێدێکی زۆر دروستەکە بۆ ئەو کەسانی کە خەریکی بڵین ماینکردنی کۆینەکەن. بەڵام نابێ ئەوما لەبیر بچێ ئەو کۆینەی کە ئێستا لەسەر شاشەکەی تۆ هەیە، ئەو باڵانسەی کە هەیە. زۆر خەڵک پرسیاری ئەوواکە نەمێ لێرە وەڵامی ئەوە بەمەوە کە ئاڵن پرۆفیت گرنگە یاخود باڵانس. هیچ یەکێک لەمانە گرنگ نییە. ئێستا باسی یەکەین کە چ شتێک گرنگە لە میاریە بۆی کە چی گرنگەکە کاڕوان؟ بەڵێ خەڵکێک ئەڵێ پرۆفیت گرنگە، پرۆفیتێکی تەواو خەڵکێک شەڵێ نەوەڵا باڵانس بکە لە بینی هەردووکیانە. هەموو ئەو چالاکیانەی کە لە یاریەکەیە داوەتکردنی برادر، کۆکردنەوەی کلیل بە زیادکردنی باڵانس، کڕین و بەرزکردنەوەی ئەو کارتانەی کە ئەداتێت. تەمان ئەوما لەبیر نەچێ ئەم هامستەر یاریەکە لەو یاریەیە تۆ تەمسیلی ئەکسچێنجێک کەی، واتە تۆ ئەکسچێنجێک هەیە ئەو کارتانی کە هەیە بۆ ئەکسچێنجەکەتی ئەکڕیت. ئیتر خۆت ئەتوانی ناوی ئەکسچێنجەکە دیاریکەی باینانسە، ئۆکێکسە، بایبیتە، هەر یەکێک لەوانێ دیاریەکەیت و ئەکسچێنجەکەت وردە بەقوتەکەی لایسێنسی وڵاتانی بۆ وەرەگریت، چوزانم کارتی تری بۆ کڕیت، KYC و چی و ئەمانەی تر. هەموو ئەو چالاکیانەی کە لە ناو بڵێن مینی ئەپەکەدا هەیە لە ناو تیلیگرامەکە ئەچتە ناوی هەر هەمویان گرنگن. ئەبێ کەسەکە زۆرترین سەردانیکردنی بکرێت، کەسەکە خەڵکی ئینڤایت کردبێ بۆ ناو بڵین یاریەکە و باڵانسێکی باشی هەبێ، پرۆفیتێکی باشی هەبێ و کارتەکانی هەندێک لە کارتەکان هەتا لیڤڵی 25 بردبێت و زۆرێکی تر لەو چالاکیانی کە هەیە بۆ نمونەکردنی ئەو یاریانەی کە خۆی دایناوە، یعنی کۆمەڵە یاری ترە باشە هەر لە ناو مینی ئەپی هامستەرەکەەوە یەکسەر لینکەکەیت ئەبا بۆ دابەزاندنی ئەو یاریە و کردنی ئەو یاریە و دوجار کۆدێک دەداتێ بەکاری ئەهێنیتەوە بۆ ئەوەی کە کلیلی زیاتر کۆ بکەیتەوە لە داهاتوودا ئەمانە ببن بەو چالاکیانەی کە ئەو 7 میلیار و 600 میلیۆنەی کە بەتەمایە بیداتە خەڵک لە ڕۆدماپەکەیە کە باسی کردووە ڕێژەیەکی دیاریکراوت بەر ئەکەوێ بەپێی ئەو چالاکیانە بەپێی هەموو کۆی ئەو چالاکیانە. تەوانەمە
ئەمە پێشنیاری یان بە مانایەکی تر پێشبینی کەسانی شارەزا لەو بوارەیە لە مینی ئەپەکان و تاپتو ئێرنەکانە کە هەموو ئەو چالاکیانە حسابی بۆ کرێت. باشە کاروان. شەریکاتێکە پشگیری یاری هامستەر کۆمباتەکات ئەمە تا چەندێک دەتوانێت ئەمەلێکی دیکە بدات بەو کەسانی کە هەوڵ لەگەڵ ئەم یاریەتە دەدەن بۆی کە لە دواتردا داهاتێکیان بۆ بگەڕێتەوە هەوڵەکانیان بەزانەچێت. بەڵێ طبعا ئەو کۆمپانیا و شەریکاتانی کە پشتگیری هامستەرەکەن یاخود ئەکسچێنجەکان یان هەر شوێنێکی تری بواری ڕێکلامینگ و ئەوانە زیاتر بۆ ئەوەیە بۆەوەی کە کاتێک کە تۆ ئەبینیت ئەم کۆمیونیتیە گەورەی هەیە ئەم کۆمەڵە خەڵکە زۆرە 300 میلیۆن کەس کە کەم نییە تۆ کاتێکە پاڵپشتیەکەی دڵنیا بەت بەژەوەندێکی خۆتی تایە سوودێکی بۆ ئەو کۆمپانیانەیە کە پاڵپشتیەکەن و سوودی بۆ خودی کۆینەکانی هامستەر و بەکارهێنەرانی هەیە. بەڵام من ئەمەوێت لێرەدا ئەو شتە بڵێم نابێت کە ئێمە هیوای تەواوەتی خۆمان لەسەر ئەم یاریە هەڵچنین و بڵین ئێمە بەم یاریە دەوڵەمەند دەبین. نا ئێمە ئەتوانین وەکو گەنجانی کورد وەکو بەکارهێناری کورد ئێمە چ شتێک چ سوودانێک لەم یاریە ببینین. طبعا من لێرەیە ئەواڵم 199 سوودی ئەم یاریە بۆ خودی تیمەکە و کۆمپانیایە و 100 بۆ خەڵکە بێت ئەم باشە لەبەرەوەی کۆمپانیا بەهۆی بەکارهێنەرانی خەڵکە و 35 میلیۆن سابسکرایبەری یوتیوب و ملیۆنان ملیاران ڤیو کردوەوە کە ئەمە داهاتێکی زۆر گەورەیە زیاتر لە 30 میلیۆن فۆلۆوەری بڵین ئەکس و هەموو ئەو بڵین پلتفۆرمە کۆمەڵایەتیانەی تر بەهۆی ئەم خەڵکەوە دەستی کەوتووە. باشە ئەمانە هەر هەمووی داهاتی لێبەر هەمێت داهاتی لێوە دێت بەڵام خەڵک بۆ یان چ شتێک ئێمە لەم یاریەوە وەری بگرین. یەکێک لەوانە ئەوەیە کە گەنجانی ئێمە خەڵکی ئێمە بە دوواداچوونی زیاتر بکەن بۆ ئەوەی کە بزانن جیهانی کریپتۆ چییە چکە جیهانێکە ئیترە بێ بە واقع ئێمە ناتوانین ڕێگەری لێ بکەین بەڕاستی ئەبێ بە دوواداچوون بکەین بزانین کریپتۆ چییە دراو دیجیتاڵەکان چین چۆن بتوانین سوودیان لێوەربگرین و چۆن بتوانین خۆمان بپارێزین لەو دراوە سکامەرانی کە لەم بازاڕەیە هەیە و لەو زەرەرانی کە لەم بازاڕەیە هەیە و چۆن بتوانین لایەنە باشەکەی سوودی لێوەربگرین. لایەنێکی تر ئەوەیە ئەمە یەکێک بوو لەو پرۆژانەی کە خێراترین گەشەی کرد کەواتە هەر گەنجێکی کورد ئەتوانێت هەر پرۆژەیەکی لەو شێوازە بخاتە بواری جێبەجێکردنەوە بە دروستکردنی مینی ئەپێک بە تێچووێکی زۆر کەم و بتوانێت بە جیهانی ببێت بۆ نا.